20 نوفمبر مناسبة؟ مناسبەیەک ئەزانی چیە؟ نو نازانی تۆ پێ وایە یەک ڕۆژ کافیە بۆ ئەوەی بەرەنگاری تونتیژی بینەوە؟ بەڕای من نەک بۆ بەرەنگاربوونەوە ڕۆژێکدا بێت هەر تۆزە شتێک بکرێت یعنی بۆ وشیارکردنەوەی خەڵک بۆ ئەوەی کە توندوتیژی بەرامبەر ئافرەتان نەکرێت نەک لەبەرەوەی یەک ڕۆژ بێت ینی مەسەرەن لەم ڕۆژەوە پرۆژێکی ئالام بکرێت بۆ بەرەنگاربوونەوە بۆ وشیارکردنەوەی خەڵک ئاوە پێویستە لە پەروەردەی مناڵەکانمانەوە دەست پێ بکەین ئەگەر من وەک دایکێ کوڕەکانم وا پەروەردەکەم سبەینێ کۆڵگایەکی باشترمانەوێت نەوەکو ئەوەی من لە ئێستاوە بڵێم ڕۆژێک بڵێم 2 ڕۆژ بڵێم هەفتەیەکی شتێک لە شتێک ناگۆڕێ تەنها بیرخستنەوەیەکەوە ڕۆ طبیعی بە یەک ڕۆژ ناتوانێت ئەو توندوتیژەی هەیە بە زۆری لە کوردستان بەخاستەن بە تایبەتی ئافرەت پێویستە زیاتر حکوومەت بایەخ بەوە بداتن تاکو ئەوەندە کوشتنە زۆر کوشتن هەیە دەربارەی ژنان لە کوردستان هیچ مافیوەی نییە ژن بتوانێ ڕای خۆی دەرببڕی لەبەر ئەوە پێویستە هەنگاوی باشتر بنێن بۆ ئەوەی زیاتر پەرە بسێنن بۆ بەرەنگاربوونی ئەم توندی پێویستە ئەبێ بکرێت بۆی یانی چۆنەڵی زیان نکات بۆی ڕوو لەکەم بوونەوە بکات چکە بۆچی زیایە لێرە لە شەرق ئەوسەد بە تایبەتی یان توندوتیژی لەبەر ئەوەی کە بێدە نەبیت ئەو کەسێک کە توندوتیژی بەرامبەرەکە هەست بە شەرمەکە لە باتی ئەوەی کە توندوتیژی بەرامبەرەکە هەست بە شەرمکە ئەبێ بێدەن نەبیت نابێ بێدەن بیت لە هەموو شوێنە هەیە و لێرەش ڕۆژ بە ڕۆژ زیاد بێ بەداخەوە ئەو کارەکەی بێگومان لە سەرەوە تا خوارەوە هەموو شتێک بە هەڵە و بە لاڕێیا ڕۆیشتووە بە تەمای چینیانی طبیعی زۆرە بۆ ساڵان ئەتوو ئەگەر بزانی چەند کەس چەند ژن کوژراوە ئەم توندوتیژەیە ئەگەر ئێستا ئەگەر هەموو ئافرەتان ئەگەر حکومەت بڕێک هەنگاو بنێ زیاتر ئیش بکە لەسەر ئەو بابەتە دەتوانیتن تۆزێک کەمتری بکاتەوە هەرچەندە هەر ئەمینێ بەڵام کەمتر بێ باشترە